مناڵە عەزیزەکان چۆنن؟ باشن؟ یا خوار باش بن. من ئەمڕۆ زۆر دڵخۆشم ئەزانن بۆ؟ لەبەرەوەی یەکەم جارە هاتوومەتە ئەم گوندە جوانەی کوردستان. ئادی پێ بڵێن ئێمە لە گوندی کوێی؟ گوندی مەروێ. سەر بە ناحیەی کوێیە؟ ناحیەی باسنێ. سەر بە قەزای کوێیە؟ قەزای چوارتا. سەر بە پارێزگای کوێ؟ یان چە بڵێ قایم بۆ خۆتان. مناڵەکان ئادی بەس ڕاست پێم بڵێن بزانم زۆر دڵخۆشن بە هاتنی من یان کەم؟ یان چە بڵێیتر بۆ خۆتان. ئەدی با بێمە لای هاوڕێکانم. ئەسما چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ وڵا باشم. ئەی ئافرین ئەسما جان. ئەسما لە پۆلی چەنی؟ لە پۆلی پێنجم. لە پۆلی پێنج. بەڵێ. ئەی ئافرین. ئەسما بەڵێ. گوندەکەی ئێوە گوندێکی چییە؟ گوندێکی چییە؟ سنووریە وایە؟ بەڵێ. سنووری لەگەڵ چ وڵاتێکا هەیە؟ ئێران. ئێران. بەڵێ. باشە کامەی ئێرانە؟ ئێران ئەو بەرمانە. ئەوەی پشتۆوە؟ بەڵێ. ئێران خۆشە؟ بەڵێ. چووی بۆ ئەو گوندەی ئەو دیو؟ بەڵێ. ناوی چی یەکەم گوند؟ زەڵێ. زەڵێ؟ بەڵێ. باشە تۆ هاوڕێ و برادەرەیە لەوێ؟ بەڵێ. ئەی ئەچیت؟ بەڵێ. باشە ئەکرێ هەر لە خۆمانەوە ئەوە بڕۆین؟ نەخێ. تۆ بڵێ من بناسن بڵێن وەرەزی تەڵەفەر بوو؟ نەخێ. نامناسن؟ نەخێ. دەی بۆ جارێکی تر یەک چە بڵێ قایم بۆ ئەسما گیان. ئەوین چۆنی؟ باشی؟ ئافرین ئەوین جان. ئەوین بەڵێ. لە پۆلی چەنی؟ سێ. لە پۆلی سێ؟ بەڵێ. ئەی ئافرین. ئەوین بەڵێ. باشە گوندەکەی ئێوە چ دارێکی زۆرتیایە؟ داری بەردار چ دارێکی زۆرتیایە؟ قەزوان. قەزوان. باشە قەزوانەکە چی لێکەن؟ سوودی هەیە؟ وشکێکێن وای فرۆشین. وشکێکەنەوەی فرۆشن؟ بەڵێ. ئەی ئافرین هەر بژی یەک چ بڵێ قایم بۆوی ژیان. ساریا؟ بەڵێ. چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ بەڵا باشم. ئەی ئافرین. ساریا؟ بەڵێ. لە پۆلی چەنی؟ سێ. لە پۆلی سێ؟ بەڵێ. ئافرین. ساریا؟ بەڵێ. باشە پێم بڵێ گوندەکەی ئێوە لە زستانە ساردا یان زۆر ساردا یان باشە؟ زۆر ساردا. زۆر ساردا؟ بەڵێ. باشە ئێمە ئەبێت لە وەرزی زستان و سەرما و سۆڵەیە ئەم دارە جوانانە ببڕینەوە؟ نەخێر. بۆ؟ لەبەرەوەی کەش و هەوار ناخۆشە بێت و گوندەکەمان ناشری نەبێت. ئافرین سروشتی گوندەکەمان تێگەچێ وایە؟ بەڵێ. ئافرین یەک چە بڵێ قایم بۆ ساریا گیان. شاژین؟ بەڵێ. چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ وڵا باشم. ئەی ئافرین شاژین. بەڵێ. لە پۆلی چەنی؟ سێ. لە پۆلی سێ؟ بەڵێ. ئافرین هەر بژیت. شاژین؟ بەڵێ. تۆ لە قوتابخانە حەزت لە چ وانەیەکە زۆر؟ هەمووی. هەمووی؟ بەڵێ. ئەی لە هەموو وانەکانە باشی؟ بەڵێ. باشە پێم بڵێ مامۆسای هونەرتانەیە لێرە؟ بەڵێ. باشە ئەی مامۆسای موزیکتانەیە؟ بەڵێ. تۆ فێری وێنە کێشان بووی؟ بەڵێ. ئەی باشە بۆچی نایتە ئەم سروشتە جوانەی گوندەکەتان و وێنەی گوندەکەتان بکێشن؟ ئەزانی ئەو بکەی؟ بەڵێ. ئافرین یەک چە بڵێ قایمی بۆ لێر. نادیە؟ بەڵێ. چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ ئەی تۆشانی؟ ئەحواڵی تۆ؟ وڵا باشم. هەر بژی. باشە نادیە لە پۆلی چەنی؟ سێ. لە پۆلی سێ؟ بەڵێ. قوتابخانەکەتان ناوی چییە؟ قوتابخانەی بنەڕەتی گوندی مەروێ. حەزەکەی بێم لە گوندەکەی ئەو بخوێنم منیش؟ بەڵێ. ئەیەڵی لە پۆلەکەی ئەو بخوێنم؟ بەڵێ. پێم خۆشە بێ؟ بەڵێ. یەک چە بڵێ قایمی بۆ لێبەر. مەیلی؟ بەڵێ. چۆنی؟ باشی. دەنگ و باسە چۆنە؟ باشم. باشی؟ باشم. ئافەری مەیلیکە. مەیلی؟ بەڵێ. لە پۆلی چەنی؟ دوو. لە پۆلی دوو؟ بەڵێ. هەر بژی مەیلی گیان. ئافەری مەیلی؟ بەڵێ. گۆرانیە زانی؟
بەڵێ ئەدی گۆرانیکی خۆشم بۆ بڵێ کوردستان شیرینە زۆر دڵگیر و ڕەنگینە شاخی بڵند و جوانە ڕکانی و دارستانە بەهاران لە گشلاوە سۆزەگیا و ئاوە شوێنی سەیران و گەشتە بەڕاستی وەک بەهشتە ئەفەری دەربشی یەکەم لە قەمی بۆ لێبەر ئەروان چۆنی باشی ئەروان منە خۆشەوێ منیش تۆم زۆر زۆر خۆشەوی یەکچەم لە قایمی بۆ لێبەر شایناس چۆنی دەنگ و باست چۆنە وەڵا من باشم بڵێ بۆ لەبەر ئێوەی ئێوە بینی دڵنیام ئێوە زۆرتان پێخۆشەکە منتان بینیوە وایە ئافەری شایناسیان شایناس لە پۆلی چەنی دوو ئافەریت شاینازادی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ پاک و خاوێنی ژینگە لای هەمومان گرینگە کارێکە پڕ پیرۆزی هێمایە بۆ دڵسۆزی دەبێ هەموو بەشدار بین چالاک و دەست بەکار بین هەتا ژینگەمان پاک بێ دوور لە خۆڵ و خاشاک بێ هەر کەسە و لاستی خۆی بەرپرسێکی باش بێ بۆی لە ژینگەی خاوێن و جوان لە ساف دەبین هەمومان یەکچەم لە قایمی بۆ لێبەر هەر بژیت ئافەرین شانیە بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم ئەوایی چۆنن وەڵا عیبیان نییە زمانەمووی باشن بەڵێ ئەوە زانی ویانەکە منیە بۆ ئێرە بەڵێ بەڕاستە بەڵێ ئەی باشە وتیان چی وتیان ئەکی یاخوا بەخێر بێ بۆ گوندەکەمان بەڵێ وایوت دە باشە دوایی سڵاوی منیان پێ بگێنە بڵێ زیتەڵەی هاوڕێمان کاتی نەبووە جینا حەزیە کرد سەر لە هەموو ماڵەکان با باشە بەڵێ باش ئافەری شانیە بەڵێ لە پۆلی چەنی شەش بەڵێ ئەی ئافەرین هەر بژیت شانیە بەڵێ باشە گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە تانۆ بەڵێ ئەی باشە ئەگەر دەرچی بۆ پۆلی دەچیەکەی ئەچین بۆ گوندی تر چ گوندێک تا لێوە نزیکە ماشان دوورە لێرەوە ئەوەنە نادە دەقاتم دەقا بەڵێ ئافەرین وامزانی واز لە قوتابخانەیەنە ناوڵ زۆر باشە شانی حەزەکەی کە گەورە بووی بی بەچی حەزەکەم بە بچی پزیشک پزیشک بەڵێ ئەی ئافەرین ئەو کاتە منیش هەر هاوڕێکم نەخۆشکەوە ئەڵێ بڕۆن بۆ لای دکتۆرە شانیە باشە بەڵێ باش ئافەرین یەکچەم لێ قایمی بۆ لێبەر ماریا بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە بەڵێ باشم تۆ ئافەرین ماریا جان وەڵام منیش باشم کە ئێوە بینم ماریا بەڵێ تۆ لە پۆلی چەنی شەش تۆش بەڵێ لەگەڵ شانیا یەک پۆلن بەڵێ یەکتریتان خۆشەوێ بەڵێ هاوکاری یەکتریەکان بەڵێ ئافەرین باشە ماریا با پرسیارێکی لێ بکەم بەڵێ ئێوە بەچیەچن بۆ ئەو گوندەی تر ئەگەر بچنە پۆلی دا بۆ ئۆتۆمبیل بۆ ئۆتۆمبیل بەڵێ ئەی باشە ئێستا کارڕۆن بۆ قوتابخانەکە تا زۆر دوورە نەخێر باشە لە ڕێگا ئاگا و لەو مناڵانە ئەبێ کە لە خۆ بچووکترن بەڵێ لەبەر ئەوەی گوندەکەتان وا بزانم شەقامی سەرەکی پیاڕوا وایە بەڵێ بۆیە بێ ئێمە ئاگامان لەو هاوڕێیانەمان بێکە لە خۆمان بچووکترن وایە بەڵێ ئافەرین یەکچەم لێ قایم بۆ ماریا ڕێیان بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە واڵ ئافەری ڕێیان بەڵێ لە پۆلی چەنی لە پۆلی سێ لە پۆلی سێ بەڵێ ئەی ئافەرین ڕێیان بەڵێ باشە تۆ لە کاروباری ڕۆژانەیە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ هاوکاری باوکت و براکە توانەکەی لە کاری ئاژەڵداری و کشت و کاڵا بەڵێ ئافەری زۆر گرنگە مناڵان هاوکاری خێزانەکانیان بن لەبەرەوەی کە گەورە بوون پشت بە خۆیان ببەستن وایە بەڵێ ئافەری ڕێیان بەڵێ گۆرانی ێزانی بەڵێ گۆرانێک بەوە بڵێ دەی هەرەوست کوڕێبوو ناوی دارا بوو وریا و زیرەک و دانا بوو هەرچی کەوتە بەرچاوانی دەچوە بنچوو بناوانی ڕۆژێ ئەوە دیقەتی کرد تەنیا مێرولەیەکی ورد لە دەنکە گەنمێ ئاڵاوە زۆر بەدەستیەوە داماوە چەندیە کرد بۆی نەدەبرا هێز و قواتی لێبڕا ئەم جاماندوو بوو لەیدا ڕۆی هیتری هێنا لەگەڵ خۆی چوونە سەری و کاتێزانی گەنمیان برد بە ئاسانی دارا لەما عیبرەتی کرد بەندێکی باشی لێوەرگرت وتی هەر کارێک گرانە بارەوزی ئاسانە وایە ئافەرین یەکچەم لێ قایمی بۆ لێبەر لیە چۆنی دەنگ و باسە چۆنە ئەی خوار باش بی لیا گیان لیا لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئەی ئافەرین لیە بەڵێ
باشە تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی بەڵێ سەیری بەرنامەکانی من و تەواری هاوڕێمەکەی بەڵێ سوودی لێ بینیوە بەڵێ ئەی باشە سەیری فلم کارتۆنەکانەکەی بەڵێ حەزت لە چه فلم کارتۆنێکە زۆر هەمووی هەمووی بەڵێ ئەی ئافرین کەواتە بیرە نەچێ خۆت و هاوڕێکانە هەموو ڕۆژێ سەعات 5 سەیری شاشەی کورساتکەن باشە بەڵێ ئافرین یەک چەبڵی قایم بۆ لیا ڕاست بین بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە باشە ئەیا خوار باش بێ ڕاست بینجان ڕاست بین بەڵێ لە پۆلی چەنی لە پۆلی چوارم لە پۆلی چوار بەڵێ ئەی ئافرین ڕاست بین بەڵێ ئێستا کاتی چییە لە قوتابخانە تاقیکردنەوەکانی تاقیکردنەوە. چی تاقیکردنەوە تاقیکردنەوەی کۆتایی ساڵ وایە بەڵێ ئەی تۆ خۆ ئامادە کردووە بەڵێ ئەم ساڵ سەرکەوتووە بیت و دەرەچی وایە بەڵێ ئافرین باشە ڕاست بین بەڵێ ئەبێ کاتی تاقیکردنەوەکان مناڵ یاری بە ئایپاد و مۆبایل و ئەو شتانە بکایان زۆر بچێتە دەرەوە نابێ بۆ؟ خێر لەبەرەوەی دەرناچێت ئافرین لەبەرەوەی دەرناچێ ئەی باشە تۆ خوشکوبراوەیە لە خۆ بچووتر برام هەیە بەس براو هەیە بەڵێ لە مەکتەبە بەڵێ پێڵی دانیشە سعی بکە وەرە با هاوکاری بکەم لە سعیەکانە بەڵێ ئافرین یەک چەپڵی قایم بۆ ڕاستبی دارین بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە خۆش بی ئافرین دارین جان دارین بەڵێ لە پۆلی چەنی 5 5 بەڵێ ئافرین هەر بژیت دارین بەڵێ باشە گوندەکەی ئێوە کشتتوکاڵەکان بەڵێ زیاتر کشتتوکاڵ چیەکەن گەرم و ترۆزی گەنم و ترۆزی بەڵێ ئەو باشە ئێستا ترۆزی پێگەیوە نەخێر وەڵی حەزم لە ترۆزی ئەزانی بەڵێ ئێدە باشە هاوین پێگا ترۆزی لە هاوینە لاوینە بەڵێ وەڵی حەزم لێتی لاوینە ئێمە بۆ ئێرە یەک دنیا ترۆزی خۆین بێکەوە باشە بەڵێ ئافرین یەک چەپ لە بۆ دارین گیان شارام چۆنی باشی ئافرین شارام جا شارام بەڵێ لە پۆلی چەنی چوار چوار ئەی ئافرین شارام بەڵێ گۆرانی و لەبەرە بەڵێ ئەدی گۆرانێکمان بۆ بڵێ کۆمپیوتەر دانیشە لێم بەرامبەر دانیشە لێم بڕوانە ئیش و کار و تە جوانە عەقڵێکی گەورە و پەر وەک داریستانی هیچر ئامێرێکی هەستیارم هەڵا ناکەم لە کارم من گەنجینەی زانیاریم بۆ تەمای و شاریم وەدا بەکارم بێنە زانیاریم لە دەربێنە یەک چەپڵێک قایم بۆ لێن هەر بژی ماهان بەڵێ چۆنی باشی ماهان بەڵێ ئەزانم تۆ نەچووتەتە قوتابخانە وایە نە لەبەرەوەی تۆ هێشتا کۆلانەی وایە بەڵێ تۆشکە گەورە بووی وەکۆ ئەوڕیانەوە چیتە قوتابخانە باشە بەڵێ. یەک چەپڵێک قایم بۆ ماهان ڕۆژان بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە باشم باشی بەڵێ ئافرین ڕۆژان جان ڕۆژان بەڵێ لە پۆلی چەنی تۆ چوار چوار بەڵێ ئافرین هەر بژی ڕۆژان بەڵێ باشە گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکان بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن مەڕووماڵات مەڕووماڵات بەڵێ وەکو فیل و زەرافە و شتانە نانا ئەی وەکو بزن و مانگا مەڕوو بزن و مانگا بەڵێ باشە مەڕوو مانگا و بزنوانە چه سوودێکیەیە سودێک بۆ ماست و شیر ماست و شیر بەڵێ ماست و شیرەکەی چی لێکەن ئەی خۆین ئەی خۆن بەڵێ ئەی بەشی فرۆشتنەوەکە بەڵێ زۆر زۆر باشە گرنگە خەڵکی گوندەکان گرنگی بن بە مەڕووماڵات لەبەرەوەی بژێوی ژیانیان لەسەر ئەوانەیە وایە بەڵێ ئەفەرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر هەستی بەڵێ چۆنی باشم دەنگ و بەسە باشی هەستی جان بەڵێ تۆ لە پۆلی چەنی دووەم چەند دوو ئافرین لە پۆلی دوو ئەی پەر لە پۆلی چەند بووی یەک یەک هەستی بەڵێ باشە لە گوندەکەی ئەو باخچەی مناڵانەیە باخچەی ساوایان نە نییە باشە هەستی پێم بڵێ تۆ حەزت لە چه میوەیەکە زۆر هەموو میوەکان هەموو میوەکان بەڵێ شووتی ترێ گێلاس هەموویە خۆی بەڵێ ئافرین ئەی گۆرانیە زانی بەڵێ لە گۆرانێکی خۆشم بۆ بڵێستی
مامۆستا دڵسۆز بووە مامۆستا بژی هەر بژێ و شرایە وە دایک و باوکمانوایە بەناوسکی و بەخەندە دەڵێ وان بڵندە ئێوە هەموو تێبکەم بۆ شما پێ بکەن ئافەری یەکسم لەقانی بۆ لێبەر لاوی بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە بڵا باشم باشی ئەی تۆ چۆنی خۆشبی یاخوا لاوی بەڵێ پۆلی چەنی یەک یەک بەڵێ فێری بیرکاریان کردووی بەڵێ باش دوو سێو لەگەڵ دوو مۆس ئەکاتە چەند 5 دوو لەگەڵ دوو 4 ئەکاتە 4 یەکسم لەقامی بۆ لێبەر هەر بژی لاوی گیان ئافەری لیە بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە بەڵا باش لە پۆلی چەنی لیە یەک یەک بەڵێ ئافەرین لیاگیان لیە بەڵێ تۆ ڕۆژەکانی هەفتە و لەبەرە بەڵێ ئادی بۆم بڵێ شەممە یەکشەممە دووشەممە سێشەممە شەشەممە پێشەممە هەینی ئافەرین ئەمە لە کۆ فێر بووی لە مامۆستاوە لە مامۆساوە بەڵێ کەواتە یەک چەپڵی قایم بۆ خۆت و بۆ مامۆساکانی شێ شایستە بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ شایستە لە پۆلی چەنی سێ سێ بەڵێ ئافەری شایستە بەڵێ باشە تۆ ماڵتان دوورە لێرەوە نەوەڵا نزیکە نزیکن بەڵێ باشە بۆ یاریکردن یەیتە دەرەوە لەگەڵ هاوڕێکان تا یاریکەی بەڵێ چی یاریەک زۆرەکەم چاشاکێ چاو شەرکیە بەڵێ ئەیکە خۆشە منیش بێم ڕۆژە یاری بکەین بەیەکەوە بەڵێ زۆر دوور نەکەونەوە لە گوندەکە باشە هەر لە ناوەڕاستی ماڵی خۆمان نایکەین ئەر لە لای ماڵی خۆتانەوە بەڵێ زۆر باشە لەبەرەوەی دوور نەکەونەوە با تووشی شتێک نەبن و خێزانەکانتان دڵیان لەلاتان نەبێ باشە بەڵێ ئافەری ئەی گۆرانی زانی بەڵێ لە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ کەو من کەوێکی زۆر جوانم هەمیشە لای کوێستانم لە نێو مێرگ و گوڵانم دڵسۆزی کوردستانم قاق بە قاق بە قاق قاق بە قاق بە قاق کودا گردونم پڕ لە قاڵە گەند و کسر قاچم ئاڵە دەنگی قاس بە قاسپی من وەک ئاوازیشم ساڵە قاق بە قاق بە قاق قاق بە قاق بە قاق ئافەرین یەک چەپڵەی بۆ لێبان ئەر بژیت ئەیات چۆنی باشی ئەیات ئەی کەم چکۆل و جوانە ئەیات گیان یەک چەپڵەی قایم بۆ یادی یوسف چۆنی باشم باشی بەڵێ یوسف لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حەوت بەڵێ ئەی ئافەرین کەواتە تۆ قۆناخێن لە پێش زۆربەی هاوڕێکانتەوەی وایە بەڵێ ئافەری بەو هیوایە بکە هاوڕەکانی شەوەکو تۆ وردە بێنە پۆلی حوت هەشت نۆ دا هەتا زار کۆش تەواوەکەن باشە بەڵێ یوسف بەڵێ پرسیارێکی لێ بکەم بەڵێ گوندەکەتان ناوی چی بوو مەروێ مەروێ ئەزانی واتای مەروێ لە چێواتوە بەڵێ لە چیەوە مەروێ لە پاشایەکەوە هاتووە بە ناوی مەڕوان مەروان بەڵێ واتە پاشا مەروان حکمی ئەم ناوەی کردووە دواتر بە ناویەوە ناویان ناوە وایە بەڵێ ئافەری زۆر گرنگە مناڵان ئەوە واتای ناوی گوندەکەی خۆیان بزانن وایە بەڵێ یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر هەنسک بەڵێ چۆنی باشم ئەحواڵت چۆنە ئەیتە چۆنی تۆ باشی بەڵێ ئافەرین هەنسک گیان هەنسک بەڵێ باشە ئێوە لە پشووی هاوینە زیاتر کاتەکانی خۆتان بە چیەوە سەرقاڵەکەن بە کتێب خوێندنەوە بە کتێب خوێندنەوە بەڵێ حەز لە کتێب خوێندنەوەیە بەڵێ ئەی ئافەری کتێب خوێندنەوە زۆر گرنگە بۆ مناڵان لەبەرەوەی هەتا بخوێنیتەوە ئەوە نە شارەزایی و زیاترە بێ زیاتر ڕۆشن بیرە بی واو لێ مێشکە زیاتر بیرەکاتەوە مێشکە فراوانترە بێ وایە بەڵێ ئافەری باشە چی بۆ مناڵان ناڵی کە کتێب ناخوێندنەوە با کتێب بخوێندنەوە ئافەری یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر ئانا بەڵێ چۆنی باشم باشی ئارۆڵە ئاناگیان لە پۆلی چەنی 4 چوار بەڵێ ئافەرین ئانا بەڵێ باشە خەڵک یە بۆ ئێرە بۆ گەشت و سەیران بەڵێ ئەی باشە گەشتیاران لە دوای خۆیان ئەم ناوە پیسەکەن ناخێر پیسی ناکەن نا ئەی باشە چی بەو کەساناڵی کە ژینگە پیسەکەن پێیاڵم ژینگەکان پاکەنەوە
ئافرین ژینگەی کوردستان پاک ڕاگرێن وایە وایە ئافرین یەک چەپ لەی قایمی بۆ لێبەر بەنام بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە بەڵا باشم ئەی ئافرین بەهنامجان بەنام بەڵێ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 بەڵێ ئافرین هەر بشی بەهنام بەڵێ باشە پێم بڵێ تۆ لەگەڵ هاوڕێکاتە ئەو کاتانی کە قوتابخانەتان نابێت زیاتر چی یاریەکەکەن چاوشارکێ چاوشار کێ بەڵێ دووگۆڵی ناکەن با دووگۆڵی شەکەن بەڵێ باشە ئەی سەیری یاری دووگۆڵی جیانیەکەی بەڵێ ئافرین هەر بژی پێویستە مناڵان ناوە گرنگی بن بە وەرزش بۆ خۆیان وەرزش بکەن لەبەرەوەی دەستەیەکی تەندروستیانە بێ باشە بەڵێ یەک چەپ لەی قایمی بۆ لێبەر بەریا بەڵێ چۆنی باشی ئەحواڵت چۆنە تۆ چۆن بەریا گیان بەڵێ و تۆ لە پۆلی چەنی یەک یەک ئافرین بەریا بەڵێ من نەزانم پەریایەکی تری شێ لێرە وایە بەڵێ ئادی کۆ پەریاکەی تر ئەی کە جوانە پەریا گەورەکە و پەریا بچکۆلەکە وایە ئافرین پەریا بەڵێ باشە تۆوتە لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک ئافرین ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ کەروێشک لان و لانە توێی لاسەر پێشتانە زۆر ژیر و میرەبانە ماسک دەکا ڕۆژانە کەروێشک زۆر و دیایە ڕقی لە کۆرۆنایە خۆی و گوش هەوڕێکانی خۆپارێزن بە جوانی کاتێکاری داکا خۆی لاکەنی زیگ ناکە پێش ئەوەی نانیش بخوا دەستەکانی پاکەشووە یەک چەپ لەی قایمین بۆ لێبەر هەر بشی کاکە باران چۆنی باشم تۆ باشی هەراڵا ئافرین هەر بژی باران بەڵێ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئەی ئافرین باران بەڵێ تۆ حەزت بە شەعر و گۆرانی وشتانەیە هەراڵا ئادی دە شعرێ گۆرانی شتێکم پێشکەشکە تابین لە پۆلیسێ ئاساشی بەڕێژێ بلبولی کیسکە ساغم لە باخیژی بێپەرمەڵ شەیدای کولی زانسم هەر خوێنجا مەبەستم شەو و ڕۆژ هەوڵ دەدەم بۆی کتێ پێ بگەم تا بگەمە خۆشیشیان لە چوارچێی کوردستان ئەفرین هەر بژی یەک چەپ لەکانی بۆ لێبەر کەژی چۆنی باشم باشی بەڵێ کەژی بەڵێ تۆ نەچووتەتە قوتابخانە نەخێر حەزەکەی بڕۆی بەڵێ کەواتە ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ میوە بخۆی ئەبێ خواردن بخۆی بۆ ئەوەی زوو گەورە بیت و زوو بچیتە قوتابخانە باشە باش یەک چەپ لەی قایمی بۆ لێبەر ئەلیسا ئەلیسا بەڵێ چۆنی باشە باشی بەڵێ ئەلیسا بەڵێ تۆم نەخۆشەوێ بەڵێ حەزەکەی ببین باوڕێ بەڵێ منیش زۆر حەزەکەم کەواتە ئەزانیە بێت چی بکەی هەموو مناڵەکانی هاوڕێشم ئەزانیە بێت چی بکەن بەڵێ ئەبێ هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 سەیری ماوەی مناڵانی کورساتکان باشە یەک چەپ لەی قایم بۆ لیسا مناڵەکان من لێرە کۆتایی بە بەرنامەکەمێنم زۆر دڵخۆش بووم بە ناسیتان ژمارەیەک هاوڕێی باش ناسی لەم گوندە هەتا کاتێکی تر و گوندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحەفیز